درباره و مشاری گوتبه که دیگر برای عباس اکرم بردف کی وزارت خوندنا بلند و وکولین زانستی دیگه کل استودیه کلمه کاک عباس بخیرات. زور سپاس. بخیر بی کاک عباس. رمضان خیر و برکت. ام بریارش خیر و برکتی کی باش بود. بدل دیایا. ام لصدای بیسته لچی و هات پیش لصدای شروپینچ. بله. کرده کم کرابو ام لصدای بیسته چیه؟ بله زور سپاس وم درفته. وقت آن دزانن امر کوبنوی انجمنی وزارتی خیلی بالا و تجنوی زانستی و لزانکوی سلیمانی که انجمنا سرزم سروزاکو حکمی کان اندام تیدا و سرکشی وزیری خیلی بالا و تجنوی زانستیه. یەکێک لە ڕاستپاردەکانی دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لە کۆبنەوەکە بریتی بوو لەوەی بەڕەچاوکردنی بار و گوزەرانی هاوڵاتیان و خانەوادەی خوێندکاران و قوتابیان بە تایبەتی بەهۆی بارودۆخی داراییان ئەوە بوو ڕاستپاردەیەکی ئاڕاستی ئەنجومەن کردکەوە بتوانێت هاوکاری ئەو قوتابیانە بکرێکە تا ئێستا نەیانتوانیەوە کرێ خوێندنی پارالێل یاخود ئێواران هەلەم قۆناغەکانی خوێندن بدەن بەهۆی خراپی بارودۆخی دارایی و ئابووری ئەوە بوو پێشنیازی کرد جارێکتر داشکارێکتریان لە کرێ خوێندندا بۆ بکرێتن بۆی بتوانێت بێتە ئاسانکاریەک بۆیان و بتوانن هەم کرێ خوێندنەکەی خۆیان بدەن و هەمیش بتوانن درێژە بە خوێندن بدەن. خۆشبەختانە لە کۆبنەوەکەدا بڕیاری سەرڕای ئەوەی کە پێشتر 145 کرێ خوێندن داشکانی بۆ کرا بوو 120 دیکە داشکان بۆ کرێ خوێندن کرا بۆ سەرجەم قۆناغەکانی خوێندن واتە لە قۆناغ یەکەم تا قۆناغی کۆتایی و بۆ هەموو جۆرەکانی خوێندنیش لە خوێندنی دیبلۆم و بەکالۆریۆس و خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا و دیبلۆمی باڵاش دەکرێتەوە. ئەم بڕیارە تەنها بۆ ئەم ساڵە ئامانج لی ڕەچاوکردنی بار و گوزەرانی هاوڵاتیانە و لە هەمان کاتیشدا بۆ ئەوەیە کە قوتابیانی ئێمە لە ناوەندەکانی خوێندندا بتوان درێژە بە خوێندن بدەن و لەگەڵ ئەوەشدا ئێمە ئەگەر بێت و 145 پێشوو بەراورد بکەین کە بەهۆی ئەم 145 دەتوانم بڵێم زیاتر ساڵانە نزیکەی 70 تا 80 میلیارد دینار بۆ کەسوکار و خانەوادی خوێندکاران و قوتابیان گەڕاوەتەوە بەم 120 دەیان هزار دلاری تر و دیناری تر جارێکی دەگەڕێتەوە بۆ کەسوکاری و قوتابیان و لە هەمان کاتیشدا دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا بتوانین ئەوە دەربخەین کە وەزارەتی خوێندنی باڵا و بە تایبەتی وەزیری خوێندنی باڵا دەیەوێت ئاسانکاری تەواو بکرێ بۆ پرۆسەی خوێندن و خوێندنی بە خۆڕایی بۆ سەرجەم تاکەکان فراهم بکرێت. زۆر باشە کاک عەباس گوتت ئەم بڕیارە هەمویان دەگرتەوە لە پەیمانگە وەبزانونیە لە زانکۆ و ئیتر خوێندنی باڵا هەموو ئەوانەی کە پارالێل دەیخوێنن باشە ئەوانەی کە پارەیان داوە پارەکان بۆیان دەگەڕێنەوە یان ئەمە کوتای هاتووە. ئێمە لەگەڵ بتوان بڵێم لە سەرەتای کابینەی نوێی محکومەتیارنەوەی کوردستان وەزارەتی خوێندنی باڵا ساڵانە بە 145 کرێ خوێندنی داشکاردن کردو لە سەردەم قۆناغەکانی خوێندن جگە لەو 145 ئەو 120 کە ئێستا بڕیار کە 145 کراوە بۆ نمونە 100 ئێمە 55 دەمێنێتەوە. ئێستا خوێندکاران و قوتابیانی ئێمە سمستەرێکیان کۆتایی پێ هاتووە دەست دەکەن بە سمستەری داهاتوو و بەشێکیان هەر هیچ پارەیان نەداوە بەهۆی خراپی باریدارایی و بەشێکیان چەند قسێکی کەمیان داوە واتە ئەو ڕێژەیە کە دیاری کراوە 120 لێ خۆشببوونیان بۆ دەکرێت بێگومان ئەو ڕێژەیان نەداوە ئێستا کە بۆیان کەم دەکرێتەوە لەو بڕەپارەی کە پێویست و بیدەن واتە کۆی لێ خۆشببوونەکان دەبێتە 165 و بەو 120 کە دێتە سەریشی ئەمە جوا دەکە ینی پارەیەکی باش بۆ خانەوادەی ئەو خوێندکار و قوتابیان بگەڕێتەوە. کاک عەباس ببوورە ئەگەر هەندێک ڕۆنتریکە ئێستا دوو قستە قستی یەکەم نیوەیە قستی دووەمیش نیوەی تر دوای ئەوەی کە کورسی دووەم دەست پێ دەکاتن باشە ئەم قستی دووەمە چی لێ دێتن 120 لە قستی دووەم کەم دەکرێتەوە یان چۆن نییە ڕوونتری کەمەوە بۆتان ئێمە جیا لە دوو قست زۆر جار هەیە لە زانکۆکان لە 4 قست تا 5 قستیش لە پارە لە قوتابی و خوێندکار وەرگیراوە بۆ ئەوی ڕەچاوی بار و گوزەرانیان بکرێتن و ئێستا کە ئەو 120 کراوە 120ەکە داشکان دەکرێت لە کۆی ئەو 155 کرێ خوێندنەی کە پێویست و بیدەن واتە داشکان لە کۆی 155 کە دەکرێت بۆ نمونە ئەگەر کرێ خوێندنەکەی ملیۆنێک دینار بێتن دوای 145 کە داشکانی بۆ کراوە کە 120 داشکان بۆ دەکرێت دەبێتە 800,000 دینار و ڕێژەکە زۆر لەمەش کەمترە کە من ئەو نمونەیەم هێنایەوە هەتا بە تایبەتی لە پەیمانگەکان زۆر کەمترە لە کۆلێژەکان بە تایبەتی لە کۆلێژە پۆلیتەکنیکەکان و زانکۆکان تر بە تایبەتی ئێواران و پارالێل ڕێژەکانی ئێمە لە 800,000 کەمتر لە 800,000 دینارە ئێستا لەم بڕە 120 داشکان دەکرێتن و ئەو قستانەی کە داویانە ئەوەی کەماوە لی دەردەکرێتن 120ەکەیان بۆ دەگەڕێتەوە ئەمە بەڕاستی هەنگاوێکە بۆ ئەوەی کە ئێمە ئەومان لەبەرچاو بێتن کە بتوانین لە ڕێگەی داشکانی کرێ خوێندنەوە هەم دەرفەتی ئەوە بدەین کە ئەمەلێک یاخۆت هیوایەک بۆ ئەم قوتابیە بگەڕێنەوە کە درێژە بە خوێندندا لە هەمان کاتیشدا بەشێکی زۆریان کە هانایان بۆ وەزارەتی خوێندنی هێنا باڵا هێناوە داواکاریان بۆ وەزارەتی خوێندنی باڵا هێناوە کە ناتوان کرێ خوێندن بدەن بۆیە ئەم بڕیارە دەرچوو بۆی کە بتوان درێ کار ئاسانی بێ بۆیان و بتوانن درێژە بە خوێندن بدەن. بۆ ساڵانی تریش بەرداوامەوێ بۆ ساڵانی بڕیاری لێ خۆشببوون لە کرێ خوێندن 145
ماوەی 5 ساڵە بەردەوامی هەیە بەڵام ئەم 120 تەنها بۆ ئەم ساڵەکەیە بۆ ساڵی خوێندنی 2023 2024 بۆ ئەوەی ڕچاوی باردۆخی ئەم خوێ کار و قوتابیانە کراوە بەڵام ڕێژەی 135ەکە بەردەوام بووە و ساڵانە زیاتر لە 7 ملیار دینار بۆ کەسوکاری قوتابیان گەڕاوەتەوە بەهۆی داشکان لە کری خوێندن ئەمە جگە لەوەی کە ئێمە داشکانمان کردووە لە کری خوێندنی زانکۆ و پەیمانگە تایبەتەکانیش لە هەرێمی کوردستان بە ڕێژەی جیاواز لە 110 تاکو 120 و تاکو 125 بەپێی ئەنجامی ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکان کە ئەویش کارێکە بۆ ئەوەی هیچ بڕیارێک نییە لەم ڕەمەزانەیە لە پاش ڕەمەزانەی تر ئەوانیش زانکۆوە تایبەتەکانیش لەوێ هەندێک کرێکی کەم بکەن بەڵێ ئێمە پلانێکتری یاخود هەنگاوێکتری وەزارەتی خوێندنی باڵا و تێژنەوەی زانستی ئەوەیە کە ئێمە دەست بکەینەوە بە کە ئەمڕۆژ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەت بڕیاری لەسەردا لەسەر ڕاستپاردەی با بڵێن کۆی ئەنجومەنی وەزارەت کە دەست بکرێتەوە بە ئەنجامدانی ڕیزبەندی نیشتیمانی بۆ زانکۆکانی لە هەرێمی کوردستاندا لەگەڵ دەستپێکردنەوەی ئەنجامدانی ڕیزبەندی نیشتیمانی ئاستی زانکۆکانمان بۆ دیار دەکەوێت لە ڕابردووش بە پێی ئاست و مستەوای هەریەک لە زانکۆکان داشکان لە کری خوێندنکراوە بۆ نمونە ئەو زانکۆانەی کە لە گروپی بی بوون ڕێژەی 110 داشکانیان بۆ کراوە ئەوانەی لە گروپی سی بوون 15 ئەوانەی لە دی بوون 120 بوو لەگەڵ ئەنجامدانی ڕیزبەندیەکە ڕێژەکە زیاتر دەبێت واتە بە هەمان شێوە لەگەڵ دەستپێکردنەوەی ئەنجامدانی ڕیزبەندیەکە دەتوانێت کریزی خوێندنی زیاتریان لێ بشکێنرێت و لە هەمان کاتیشدا من دەمێت ئەوە ڕوون بکەمەوە داشکانی ئەم کری خوێندنە 120 بۆ خوێندنی باڵەواتە ماستەر و جۆراژ دەگرێتەوە بەپێی ئەو ئالەتەی کە زانکۆکان بۆیان دیاری دەکەن کە چۆن بتوانن کری خوێندنەکە داشکانە بە وکرێ و سەر ڕای ئەوەی کە پێشووتریش ئەمان بە هەمان شێوە 145 داشکانیان لە کری خوێندندا بۆ کرابوو زۆر باشە کاگا باز دەست خۆش بێتن هیچ مایە زۆر باشە بەڵام پرسیارێکی تر ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە پارێکە کورسی باشی خوێندنی باڵاتان کردەوە لە هەرێمی کوردستان شتێکی باش بوو بەڵام خەڵکێکی زۆریش داوا دەکات دەڵێ ئایا ئەم ساڵیش لە بەرنامەی وەزارەتی خوێندنی باڵادا هەیە کە کورسی خوێندن بکرێتەوە یان نە ئەمە پرسیارێکی گرینگە ڕەنگە پێویستە بە تۆزە کاتە بێتن وەڵام دەمەوە چونکە لە کەم لەم کابینێدا وەزارەتی خوێندنی باڵا بۆ یەکەم زارتوانی دوو ڕاوندی سەرکەوتووی خوێندنی باڵای ماستەر و دکتۆرا لە هەرێمی کوردستان بکاتەوە بە هەزاران قوتابی ئێمە ئێستا لە ناوەندەکانی خوێندن لە زانکۆ پەیمانگەکان درێژە بە خوێندنی باڵا دەدەن کە پێشتر ئەو دەرفەتیان نەبوو بە ناچاری ڕوویان لە دەروی وڵات دەکرد بە تایبەتی ئەو زانکۆیانەی کە ئاسیان نزم بوو ئێستا لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بە ستافی خۆمان لە زانکۆکانی خۆمان بە سەرمایهی خۆمان لە ناوخۆی هەرێمی کوردستان درێژە بە خوێندن دەن ئەم سەرمایهش بۆ دەروی وڵات ناڕوە پلانی وەزارەتی خوێندنی باڵا بە تایبەتی لەسەر ڕاستپاردەی وەزیری خوێندنی باڵا لیژنەی تایبەت لە وەزارەت سەرقاڵی ئامادەکردنی ڕێنمایەکانە و داوا لە زانکۆکانیش کراوە کەوا بە هەمان شێوە پلانەکانی خۆیان بنێرن بۆ ئەوەی بتوانین داهاتوودا ڕاوندێکی تری خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان ڕابگەینێت چونکە ئەوەی کە ئەزمون بۆی دەرخستین جێبەجێکردنی شەفافیت و هەلی یەکسان و دادپەروەر لە خوێندنی باڵا توانی سەرکەوتنی پرۆسەکە مسۆگەر بکات و قوتابیانی ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستان بتوان درێژە بە خوێندنی باڵا بدەن و پلەیەک بڕۆن بۆ پێشتر و ئەم سەرمایە نیشتیمانەی کە لە ناوخۆشەیە نەچێتە دەرەوەی وڵات هەر بژیت شتێکی باشە زۆر سپاس بۆ بەڕێز عەباس ئەکرەم گوتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەخێر